لە ماوەی ئەزمموی نەشتەرگەری ئەنجامدانتاندا چ نەشتەرگەریەکتان کردووە کە زۆر قورس بووە لەلاتان، بەڵام توانیوتانە ینی وەک بڵێ ئینجازێک بەدەست بێن و سەرکەوتوو بنتیان؟ الحەمدولله دەتان برێم دایان و سەدان عملیاتی زۆر نەوعی و گەورەمان کردیە. بەس ئینسان دائما هەندێک شتی لەبیر دەمینێ لە ناو خەیاڵات و ناو ئەندێشەیدا. یەک لەوانە کە دەتان برێم یەکەم دکتۆرم لە چۆمان جەرگم دوویتەوە لە نەخۆشخانەی چۆمان، نە لە پێشە من نە لە پاشە من هیچ کەسێک ئەو عملیە هەتا ئێستاکە نەیکردیە. لێرەوە دوعای خێر لۆ سائب گەیلانی دەکەم کە نۆماگان شاگردی بوو مقیم ئەقدەمی بوومە، قسەچی دەکردێ گوت نابی جەڕاح مشەوەش بی هەرچی بیتن، نەخۆش مردیش نابی مشەوەش بی چونکە ئەگەر سایق مشەوەش بوو نەفەرەکان کە چ بکەن. لەبیرمە لە ئەسنا عملیاتی کە کردمەوە نەزیف داخلیەک بوو، خەڵکی لای حدودی بوو، لای منطقەی ئازادی بوو، کەسەکە غڵەت نەبوو بەم ناوی بڵند بوو، چونکە بابی هاتەوە کە من ئێستا کوڕەکە لە خاریچە، یعنی سەفەری کردیا، بابی جارە کات سەردانی عیادەی کردمەوە ئەشتانە. کاتێککە کردمەوە مساعد جەڕاحەکە گوتی دکتۆر بەس ئەوە نەمری ئەم داوەتە چ تو دەکەم، یعنی ئەو گەنجە نەمریتن کە کردمانەوە عینایەمان نەبوو. هەر ناو ساڵی عملیاتم یەکسەر کردە عینایە، یعنی هێشتمەوە هەر لە ناو ئەوەی عملیاتی کردمانەوە عینایە و هەتاوەکو سپێنێکە و خینماندایە و چاودێریمان کرد و نەجاحەتیشینا 100%. جەرگم دووریەوە لە ناو خەستەخانەی چۆمان زستان بوو، کاتێک کە تەمەشام کرد دەوروبەرم هەموو بەفر بوو. گوتم ئەمن لە ناو مجەمیدەی ئەو ئیشەی دەکەم. یعنی الحەمدولله زۆر دڵم پێ خۆش بوو کە ئینجازێکی گەورە بوو و عملیاتێککە کردمان ئەویش زۆر نەوعی بوو. ئەو زیاتر جوهدەکەی لۆ دکتۆری مخەدر دکتۆر عەبدوڵڵا تەییبی دەگەڕێنمەوە کە دڵی نەقل کردبوو. یعنی شخص لە عێراق دوو کەس دڵی نەقل کردیە، یەکێک لەو دوانە کوڕێکی گەنج بوو لە هیندستان دڵی نەقل کردبوو، تویشی بەردی زەردایی بوو. ڕووی لە من کرد گوتیا مەسیقامان بە تو هەیە ئەو عملیاتەمان لۆ بکەی کە عملیاتێکی قوڕس بوو و الحەمدولله ئەویش بەسەرکەوتووی دەرچوو و ئەو کاتیش ڕسممان کرد، یعنی کە لەگەر جەماعەتی مخەدیر و جەماعەتی ئەوەی کە ئەو دوو عملیاتێ زۆر ترسناک بوو پێش ئەوی بچێنەوە ئەو ئیشەیە عملیاتێکی قوڕس بوو، دڵی نەقل کرد بوو پێشتر ئەو کەسێ و الحەمدولله بە نەجاحەتی و دەیان و سەدان عملیاتێکی کە زۆر سیر بوو ئەو بڵاو کراوە لە پێیجی خەستەخانەش گەنجەکان هینا ئەمە لە عملیاتی بوو. پێشە من دکتۆرێکی تکە دیتی بوو گوتووە من ناوێرم بیکەم ئەوە دەمریتن، تاقەتی ئەو مەشاکلەیە من نییە. دکتۆر عەبدوڵڵا تەییب شایەدی ئەو وەزعەیە، گوتم دەرێن دکتۆر درێ لۆ ئیشێ دەکەی، ئەمە نەخۆشەکەم نەدیت بوو بە پێوە، کاتێککە دیتم لە خۆ چووە نەزیف بووە و لە خۆ چووە، نەخۆشەکەش بەخۆی باز دەکات دەگو پێشتر قەت دکتۆر لێرم نەدیت بوو، کە چاوم کرد و پاش عملیات ئەوجە دکتۆر لێرم دیت، دەمناسی لە سۆشیال میدیای دیتی بووم بەس نەمدیتی بوو بە واقعی. گوتم ئەمنەوە عملیاتی دەکەم، ئەمگۆم شاد بن، ئەم هیچ پارەم ناوێت بەس دەمەوێت ئینقازی ئەو کەسەی بکەم کە عملیاتمان لۆ کرد نەزیف داخلی بوو و ئەو چیرۆکەی موجودە، یعنی لە پێیجی خەستەخانەش بڵاو کراوە و الحەمدولله نەجاحەتی هینا و زۆر دڵخۆش بووم کە تانیتمان ئەوەش فەزلی خوایە بەمەی کردیە، تەوفیقاتی ڕەب العالەمینی، هیچ ئازایەتی من نییە، چونکە ئەمنش عەبدێکی بێدەساراتم و ڕۆژێک دادێ ناتانم ئەو دەستەم برند بکەم. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.